ئەستور بێ قماشەکە ئەوەندە تەنک نەبێت کە جەستەی لێوە دیارە نەعوذ بالله لە جل و بەرجی ئەم زەمانە. داواشم لەو خوشکە بە ڕێزانەیە کە دیندارن خۆتان گوناحبار مەکەن بەخوا قەسەم زۆر زۆر گوناحە. ئێوە هەرچەند بۆتان باز بکەین نازانن ئیسارەی پیا و چەند حەساسەتیایە. ئافرەتێک جلێکی جوان و ئاڵوواڵای لەبەر کردووە و تەنک یان زۆر تەسک کە جەستەی لێوە دیار دەجارەچێتە بەر ئاوێنە و جوانترین شێوە تەمان ئافرەتەکە لە زەهنی خۆیان هەر ئەوەیە کە پێی بڵێن جوانە یعنی جوان دەرکەوێت. بەڵام تو حساب بۆ ئەوە ناکەی کە چەند ئیسارەی بەرامبەرەکانەکەی بۆ هاندانیان بەرەو گوناح گوناحی سیرکردنی خۆت نافەقەت وروژاندنی غەریزەی ئەو. بەخوا قەسەم ئافرەتە گەربی زانایە پیا و چەند ئیسارە ئەبێ بەو جل و بەرگانە ئەوانەی نەئەپۆشی ئافرەتی دیندار و مسڵمان بەخوا قەسەم نەیەپۆشی. هەرەوەندە نییە کە بیر لە جوانێکی خۆت کەیت و بیر لە بەرامبەرەکەش کەڕۆکەی وروژێنی ئەوی ژوالەیەکەی ئەجا زیاتر بڕوا بە دوای تەماشاکردنی زۆرتر و بە دوای خراپەکاریە. لەخواش بترسە جلەکە بە ئەستور بێ تەنک نەبێ ئەو مەرجی سێهەمێتی هی جل و بەرگەکە.